بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەی هێرشەکەی سەرکێڵگەی غازی کۆرمۆر لە ناحیەی قادرکەرم لە سنووری قەزای چەمچەماڵ دەکەین کە شەوی ڕابردوو بە ئامانجگیرە بە پێی ئامارەکان لە ساڵی 2022 تاکو ئێستا زیاتر لە 11 هێرشی موشەکی و درۆن کراوەتە سەر کێڵگەکە. دواییان شەوی ڕابردوو بوو کە بۆیەوە زیانێکی زۆر بەر ژێرخانی وزە و کارەبای هەرێمی کوردستان کەوت. ئێمە باز لە لێکەوتەکانی دەکەین ئایا ئێستا بەرەمێنان کەی دەتوانرێت لەو کێڵگەیەوە دەست پێ بکاتەوە، کاریگەری لەسەر بواری کارەبا چییە، وایە بۆچی ئەو کێڵگەیە بردومان دەکرێت، کێنەوانن کە لە پشتیەوە ئامانجەکە چییە، ئایا هەرێمی کوردستان ئێستا توانیوێتی بگاتە قۆناغی خود بژێوی لە بواری گازی سروشتیەر و غازی ماڵان و چارەسەریش چییە بۆ دووبارە نەبوونەوەی ئەم هێرشانە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک محەممەد حسێن شارەزای بواری وزە لە ستۆدیۆ، هەروە لە کەرکووکی شەو کاک ئەحمەد عەزیز شارەزای سەربازی لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محەممەد بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. بەر لەوەی بچینە سەر هێرشی هۆکاری هێرشەکە، ئەگەر هەندێک زانیاریمان پێ بڵێ سەبارەت بە کێڵگەی غازی کۆرمۆر، ئێستا بڵێن چەند جۆر گازی لێ بەرهەم دێنرێ، سود و قازانجەکەی بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵک چۆنە؟ سپاس سەرەتا خۆشحاڵم بۆ دەرسەدە جارێکی کە لەگەڵ تۆ و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. کۆرۆمۆر هەرە گەورەترین کێڵگەی بەرهەمهێنەری گازی حوڕەیان با بڵێن گازی تەنهایە، نە گازی هاوڵ لە عێراق و کوردستانیشە. باشە یەکێکە با بڵێن لە چیرۆکی سەرکەوتنەکانی کێڵگەی نەوتۆغازی هەرێمی کوردستان. لە ئێستا کێڵگە سەروی 700 ملیۆن پێ سێجا غاز بەرهەمهێنێن لە هەر ڕۆژێکە، زیاتر لە 700 ملیۆن پێ سێجا. ئەو 700 ملیۆن پێ سێجا بۆ بەرهەمهێنانی کارەبایە ئەو جۆرەکەی؟ ئەمە تقریبەن با بڵێن غازی خاو بەرهەمهێنێک، ئەم غازە خاوە بەشێکی ئەنێرێ بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا. ئەم وێزگانە خاتە ئیش و کارەبای پێ بەرهەمهێنرێ. غازی شل LPG بەرهەمهێنێ کە ئەمە بەشێکی بۆ ئەوەی کە پیاڵن غازی ماڵان، غازی شلی ماڵان، بەڵێ بۆ مەتبەخ و چێشت لێنان و ئەمانە بەکارێنێ بۆ لە جاتی وەکو سوتەمەنی ئۆتۆمبیل بەکارێنرێ بۆ بەشێکشی بە شێوەی توجاری ئەفرۆشێت لە ناوخۆی عێراق و کوردستان و دەرەوەیش. ئەو 1700 تەنە ڕۆژانە باسی 1100 تەن زیاتر تقریبان دوو بەشە، بەشێکی بە نرخی داشکا و ئەمەیکە لە بوتڵە غازەکە ئەدرێ بە ماڵان لە کوردستانە، بەشێکی تری بە نرخی توجاریە فرۆشتێ. جگە لەمە نزیکەی 18,000 بەرمیل ڕۆژانە کۆندێنسەی تیژ بەرهەمهێنرێ. کۆندێنسەی پێکاتێکی چڕی غازە وەکو نەوتی خاو مامەڵەی پێوەکرێ. ئەمە پێشتر تێکەڵی نەوتی کوردستانەکرا و لەگەڵ بزەبت کواڵەتی نەوتەکەی پێبەرزەکرا و لەگەڵ نەوتەکە ئەفرۆشرا. بەگشتی غازی کێڵگەی غازی کۆرۆمۆر یەکێکە لەو کێڵگانەی کە ئێستا تا حەدێکی زۆر بەهۆی ئەم پرۆژەی کارەبای ڕووناکی و دابینکردنی کارەبای بۆ زۆربەی خەڵکی کوردستان بووە بە یەکێ لە تا حەدێکی زۆرۆک و بربڕەی پشتی ئابووری و ژێرخانی ئابووری کوردستان ئەبینرێ. چونکە ئەگەر لە بیری بێ ئەمە 11مین جارە کێڵگەی غازی کۆرۆمۆر بۆمبارانەکرێ. جارەکانی پێشوو ئەم دەنگدانەوە و شۆکەی نەبوو کە ئەو هێرشەی دوێنێشەوەی بوو، بۆ لەبەر ئەوەی پێشتر غازی کۆرۆمۆر نەبوو بە سەرچاوی تەنها و سەرەکی دابینکردنی کارەبا لە کوردستانە. ئێستا ئەم غازە بۆتە سەرچاوی دابینکردنی سەروی 80% ئەو کارەبای لە کوردستانە بەرهەمهێنرێ. بۆیە هەر خەلەلێک لەم کێڵگە دروستە بێ، هەر هێرش و کێشەیەکی ئەمنی تووشی ئەم کێڵگە ئەبێ، ڕاستەوخۆ شۆکێکی گەورە دروستەکە بۆ هەموو خێزان و ئینەکان ماڵەکان لە کوردستانە، بۆ بازار لە کوردستانە، بۆ ئابووری و کەرتی تایبەت و کۆمپانیەکان لە کوردستانە. بۆیە ئێستا تا حەدێکی زۆر ئەکرێ بڵێن زۆربەی خەڵکی کوردستان پشت بەم کێڵگەیە بەسن، بە غازی بەرهەمهێنراوی ناو ئەم کێڵگەیە بەسن. جگە لەمە تقریباً سەیەکی ئەوەی کە ئەم کێڵگە ئەیبەخشێتە کوردستان، ئەیبەخشێتە پارێزگاکانی عێراقیش لە کەرکووک، لە دیالە، لە نینەوە و ئەمانە. ینی ئەم غازە بەکارهێنرێت بۆ کارەبا و کارەباکە ئەفرۆشرێتە ئەم پارێزگانە. ئێستا تا حەدێکی زۆر کە ئەم کێڵگەپەکی کەوتۆ لە بەرهەمهێنان
کێشەی کارەبا لەم پارێزگانەی چواردەوری هەرێمی کوردستانیش دروست بووە بۆی ئەکرێسە بڵێن ئەم کێڵگەی غازی کۆرۆمۆرێکێکە لە کێڵگە هەرە سەرەکی و گرنگەکانی کوردستان و عێراقیش کە پەکێکەوێ کە تووشی هەر کێشەیەکە بێ ڕاستەوخۆ شۆکێکی گەورە دروستەکە لە کوردستان محەممەد بۆچی هێرشەکانی ڕابردوونە کارگەریان ویسە کارەبە لە 1970 پچڕا 2700 مێگاوات لە کوردستان کەم بۆتەوە باسی 1200 مێگاوات لە پارێزەکانی دیکەی عێراق بۆچی ئەم جارە ئایکوێ بە ئامانگیرە هیچ ناوەندێکی بەرهەمهێنانی غازەکە بە ئامانگیراوە خۆی پێشتری چەند جارێ ئەوە ڕوویەدا کە کێڵگەکە لە بەرهەمهێنان ئەوەستا کە هێرشی ئەکراوە سەر بەڵام پێشتر کێڵگەکە بڕێکی کەمی کارەبای کوردستانی ئەو کاتە مۆلیدەکانە بۆ ئێستا لە کوردستانە مۆلیدەکان لا براوە تا حدێکی زۆر بەهۆی پرۆژێ ڕووناکیەوە بەشی زۆری کوردستان ئێستا تەنها پشت بە تۆڕی کارەبای نیشتیمانیە بەسێ ئەمە وای کردە کە غاز نامێنێ بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا یەکسەر ئیتر خەڵک تەنها سەر چاوە کارەباکەی پەکێکەوێت و نامێنێ ئەمە وای کردووەکە ئێستا مەسەلەی ئەمنیەتی کۆرۆمۆر بووە بە مەسەلەی سەرچە ئەمنیەتی وزەی هەموو خێزانەکە زۆربەی خێزانەکانی کوردستان سوپاسەکەم دێمە خزمەتت سوپاسێکی کاک محەممەد دەچین لای کاک ئەحمەد لە کەرکووکەوە کاک ئەحمەد جەنابەشت بەخێر بێی سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر بەڕێز خوێنەوەیەکمان بۆ بکەی سەبارەت بە چاڵکەوتەی بڵێن کێڵگەکە بێ کە کەوتوتە ناوچەی بڵێن سنووری ناوچەی جێناکۆک تا ڕادێک و سەبارەت بە تەوقیتی ئەم هێرشەش لەم کاتەدا چۆن دەیبینی لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناکۆکی بینی پارتی و یەکێتیە چۆن دەیبینی ئەم هێرشە لەم کاتەدا ئێوارەتان باش ئێوارەی جەناب تو میوانە بە ڕێزەکەتان و بینەرانی تەلەڤزۆنی پێیان باش هەڵبەت ئێمە پێمان وایە ئەوەی کە ئێستا ڕوودەدا لێکەوتە و ئەنجامەکانی 16 ئۆکتۆبەرە لە ڕاستیە لە 16 ئۆکتۆبەر نایارەکانی کورد وایان کورد پاشەکشەیەکی گەورەیان بە کورد کرد کوردیان گەڕانەوە بۆ سنوورانەی پێش 2003 لە دوای 2003 بۆ خۆتان دەزانن تا 2017 کۆمەڵێ دەستکەوتی گەورەی لەسەر ئەرز لەدەست هێنابوو ئەو دەستکەوتانە کە بریتی بوو لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان لە ڕووی ئیستراتیجیەتی سەربازی و ئەمنیەوە قولاییەکی گەورەی ئەمنی و سەربازی بۆ هەرێمی کوردستان دابین کردبوو بۆ نمونە ئەبینین پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر نایارەکان بە ئاسانی دەستیان ناگەیشت بە سەرچاوەی وزە و سەرچاوە ئیستراتیجیەکان کە هەرێمی کوردستان پشتی گەورەی پێبەستەوە بەڵام ئەبینین لە دوای 16 ئۆکتۆبەر بۆشاییەکی سەربازی و ئەمنی وا دروست بووە توانم بڵێم لە ڕووی ئەمنیەوە بەشێکی زۆری سنوورەکانی هەرێمی کوردستان و ئەو ناوچە گرنگەی کۆرومۆر لە ڕووی ئەمنیەوە سقوتی کردووە هەر کاتێکە یانەوێ ینی یەک جار ناوە دەیان جارە وەکو جەناب تو میوانە بە ڕێزەکەشتان ئاماژەی پێکرد پەلامارە درێ پەلامارێک بە شێوەیەک زۆر بە دەقیقی ئەپێکێت درێ لەبەرەوەی زۆر نزیکن لێوەی وەکووتشم ئەگەر هەر جێگایەکی ئەمنی و سەربازی تۆ بتەوێ ئاسایشەکەی مسۆگەرکەی بێ بە دەیان کیلۆمەتر لە خواریەوە تۆ کۆنتترۆڵ و هێزت هەبێ بەداخەوە لەبەرەوەی وەکو خەیمەی ژێر سەفوان کاتی خۆی کە لایەنی هاوپەیمانان مەرجەکانی خۆیان بەسەر عێراق سەپان لە دوای 16 ئۆکتۆبەرش لایەنی عێراقی مەرجەکانی خۆی بەسەر لایەنی کووردا بە شێوەیەک سەپان بە ناچاری ئەوەی قبول کرا خۆی بە پێی مادەی 140 ئێستا وایە خورمات و کەرکووک ناوچە دابڕێنراوەکان بە هاوبەشی بەڕێوە برێ بەڵامە بینین کورد هیچ بوونێکی نییە لەسەر ئەرزی واقع ئەگەر کورد لە خورمات و لە ناو هێزان هەبایە ئێستا ئەو هەڕەشە و مەترسیانە بۆ سەر کۆرمۆر دروست نابوو پێمان وایە باشە کاک ئەحمەد لە ڕووی سنوورەوە ینی ئێستا کە کورد پاشەکشەی کرد لە کەرکووک ینی کێشەی گەورە بۆ ئاسایشی بڵین ئاسایش هەرێم دروست بوو لە هەر جا بۆ سنووری چەمچەماڵ بێ بۆ سنووری هەولێر بێ مەخمور و نەینەوا بێت ئێستا بڵین بۆشای ئەمنیشی هەیە جگەلەوەی کە بڵین ئەو گروپە چەکداران نزیکن لە سنووری هەرێمەوە بڵێ لە هەموو سنوورەکان ینی هەر لە ناوچەکانی شەنگار تا دێتە ناوچەکانی دەشتی نینەوە مەخمور و دیبەگە کەرکووک خورمات و سنووری کوردستان زۆر زۆر بەرتەس کرایەوە بەدەیان 1000 کیلۆمەتری چارگۆشە کورد لە دەستی داوە ینی پێشتر ئەگەر هێزی سەربازی عێراق لە خوار حەمرینەوە بوو ئێستا هێزی سەربازی عێراق لە قەرانجیرە
پێشتر هێزی سەربازی عێراق ئەگەر لای سنووری نزیکی بەغدا بوو لە لای ئامرلی بوو، بەڵام ئێستا هێزەکانی عێراق و هێزی نەیارەکان لە بان شاخی حەمرین کاڕوانێتە سەر کوردستان و کۆرومۆر و ئەوانەیە. لە نەتیجەی ئەو وەزع ئێستا تقریبا نتوان بڵێن بەشێکی زۆری سنوورەکان و بەشێکی گرنگی ناوچەی استراتیجەکان لە ڕووی ئەمنی و ئەسکەریەوە سقوتی کردووە. هەر کاتێ بیانەوێ دەستیان پێگا وێڕایەوەش بۆشاییەکی ئەمنی لە بینی هێزی پێشمەرگە و لایەنە عێراقیەکانەیە، گروپە تیرۆریستەکان لەو بینانە تەراتێ نەکەن. بۆیە هەر کار و کردەوێکی تیرۆریستی پەلامارێک بەسەر هەرێمی کوردستان بزر ئەکرێ، یعنی ئەو ناوچەیە بۆتە ناوچەی تەسفیەی حسابات بەبێەوەی بەسەر لایەنێکی بەرامبەرە ساق بێتەوە. بەڵێ بەڕێز وەکو تەوقیتی هێرشەکە ماوەیەک بوو بڵێن ساڵێک دەبێ هێرش بۆ سەر کۆرمۆر کەمی کردبوو، ڕاستە لە مانگی تەمووز هێرشە بوو بۆ سەر کێڵگە نەوتیەکان لە مانگی تەمووزی ئەم ساڵ، بەڵام بۆ سەر کۆرمۆر تاڕادەیەک بێدەنگی هەبوو. لەم تەوقیتەدا چی لێ دەخوێنیتەوە بەڕێزت ئەم هێرشە هۆکارەکەی چێ بۆ لەم کاتەدا ینی کراوەتە سەر کۆرمۆر؟ من پێم وایە ئەوەی کە لەسەر عەرز لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان تاشەکشیان بە کورد کرد، ئەیانەوێ لەسەر مێزی مفاوەزاتش لە کاتی پێکهێنانی حکوومەتی عێراق لە کاتی دابەشکردنی پشکەکان ئەمانە ڕەنگە پەیامێکی ناڕاستە و خۆ بێ بۆی زیاتر چۆک بە کووردا بدەن، بۆی زیاتر لە مافە کوردستانی و نیشتیمانی نەتەوەیەکانی خۆمان پاشگە زمان بکەنەوە. ئەمانە هەمووی مەسجی ناڕاستە و خۆیە مە پێمان وایە لایەن نارەکانەوە بە کوور دەدرێ و بەشێکشی پەیوەندی بەو ململانی ئیقلیمی و نێودەوڵەتیەوە هەیە کە ئێستا عێراق بۆتە بەشێک لە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکانی بینی ئەمریکا و هاوپەیمانان لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکان. بەڵێ وەکو ئەو سنوورەی کەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسی شێتی پارتی و شارەزێباری قسەی کردبوو، دەڵێ لە دووس خوورماتووە ئەو موشەکانە بە موشکی گرات بڵێن ئەو ناوچەیە بردومان کراوە. خۆیان نازان ئەو گروپانێکین هەڵ دەڵێن گروپە چەکدارەکان سەرۆکی یەکێتی باسی وەڵامدانەوەی دەکرد، دەکرێت چیان بەرامبەر بکرێ؟ بەداخەوە وەکو بۆ خۆتان نەزانن ینی لە ماوەی چەند مانگی ڕابردوو کاتێکیان لە ساڵ پارش کۆمەڵی هێرش کرایە سەر هەرێمی کوردستان، سلەیمانی و هەولێر و ئەوانە لە ئەنجامی لاوازی کورد، لە ئەنجامی ئەوەی کە ناوماڵی کورد یەک نییە، کورد یەک دەنگ و یەک هەڵوێز نییە، ئەنجامەکان بە ڕوون و ڕاشکایی بڵاو نەکرانەوە، ڕانەگەیەندرا چێ لە پشتە هێرش و پەلامارانە بووە کە بۆ سەر هەرێمی کوردستان کراوە. بۆشە و هێرش و پەلامارانە دووبارە کرێتەوە لەبەرەوەی کورد بەڕاستی ئێستا ناوماڵی خۆی یەک نەخستووە، یەک هەڵوێز نییە، لە بارێکی لاوازایە دەنگی بیستراو نییە و لایەنەکان هیچ حسابێکی بۆ ناکەن. بۆیە ئێستام پەلامار و هێرشانە دووبارە بێتەوە. وەکو ئاماژەشم پێکرد ئەو هێرش و پەلامارە لە ناوچەگەلێکەوە بۆ سەر کوردستان ئەنجامەدرێ بۆ شایی ئەمنیتیە، ینی تەنها لایەنی عێراقیتیان نیە، لایەنە تیرۆریستی و لایەنەکانی ئەوانەی کە پاشماوەکانی داعشش لەو منتیقانە تەواجودیان هەیە لە بینی هێزەکانی کوردستان و هێزە عێراقیەکان و هێزەکانی حەشدی شعبی کە لەو سنوورەیە. بەڵێ سوپاس دەکەم دێم و خزمەت کاک ئەحمەد. کاک محەممەد سەبارەت بە ینی سەکارت بڵین غازی هەرێم بۆتە کارتێکی ینی وڵاتانی ئیقلیمیش دژی بن، یاخود ئێمە دەبین هێرشەکان زیاتر لەو کاتەوە دەستپێک لە 2022 سەرۆکێرێن چۆلای ڕەجەب تایب ئەردۆغان داوای غازی هەرێمی کرد، مەسرۆ بارزانی لە ئیمارات وتی غاز بۆ ئەوروپا هەناردە دەکەن. ئێمە گەیشتونێتە ئاسی خود بژێوی تا بڵین باسی کەین و ڕەنگە ئەمە وەکو هەڕەشەیەکی سەیر بکرێ بۆ سەر هەرێم. خۆی لە ئێستا نا لە ئێستا ئەو غازەی لە هەرێمی کوردستانە بەرهەمێنرێ بە کۆرۆمۆر و بە کێڵگەکانی تریشۆ تەنها بەشیەوە کا کارەبای کوردستانی پێدابین بکرێ وە ڕەنگە شتێک کارەبای زیادەشی پێ بەرهەمبێنێ ئەوە کاتژمێری هەموو ناوچەکانیش نەبووتە 24 کات. بەڵێ ئەوە ڕاستە. اینجا جگە لە کارەبا بۆ پیشەسازیەکان بۆ بازار و کردی تایبەتیش ئەم غازە هەر پێویسترانی مەسەلەکەر کارەبانیە. بەڵام ئەوە ڕاستیەکە کە تورکەکان هەمیشە چاویان لەوەیە غازی هەرێمی کوردستان بکڕن. چاویان لەوەیە؟ بەڵێ
هەمیشەوە لەبەر چی لەبەر ئەوەی نزیکی جوگرافیا غازی هەرێمی کوردستان بۆ ئەواندا کە تۆ غازە گەندرێتە دهۆک لە دهۆکۆ بۆی ئەم غازە ڕەوانە بکرێ بۆ بۆڕی غازی نیشتیمانی تورکیا و تۆڕی بۆ ڕێغازەکانی نیشتیمانی تورکیا لە شەرناخۆ و منتیقانە هیچ شتێ زۆر نزیکە تێکی گواستنەوەی کەمە و بەلای زۆر ڕۆغازێکی هەرزانە بێت چونکە تورکەکان هەمیشە ئەوەی مۆنۆپۆلی پاوەریان هەیە ئەتوانن تا حەدێکی باش نرخی هەرزانتر لە نرخی بازار و ئەوەی کە نرخی عەدالەتی هەردوو لا ڕازیکەرە فەرز بکەن بەراورد بۆ غازێ لە ئێرانیەکەڕن قسەیەکە بوو پێشتر کە ڕەنگە ئێرانیەکان نیگەران بن لە پەرەپێدانی کێڵگەی کۆرۆمۆڵ و زیادکردنی بەرهەمی غاز ڕەنگە ئەمە ئیتر لەمەولا ڕاست نەبێ لە بەرەوەی لە ئێستا ئێرانیەکان خۆیان ئەوەنە غازیان نییە بەباشی بەشی خۆیان بکە و ئەگەر غازی زیاتریشان هەبێ لە پێداویستی ناوخۆی خۆیان تورکەکان و بازاری دیکە هەیە ئەوانەتوان لێوە بفرۆشن بۆیە ڕەنگە ئیتر عێراق بۆکو بازارێکی گرنگ بۆ کارەبا و غازی ئێران نەمێنێتەوە چونکە ئێران ڕاستی ئێستا بەرهەمی غاز و کارەبای ئێران خۆی بۆ جۆرە زۆر نییە ینی ئەگەر غازی کۆرۆمۆر و کوردستانیش نەبێ ڕەنگە ئیتر لەمەوە لە ئێرانیەکان وەک پێویست نتوان ئەو بڕغاز و کارەبا دابین بکەن کە پێشتر ئەیان کرد لەم ماوانەی ئەخیرا هەندێک جار هەبوو ئێرانەکان بە تەواوەتی نیانەتوانی ئەو غاز و کارەبا بنێرن بۆ بەسرە و بۆ دیالە و بۆ بەغدا کە ڕێکەوتن هەیە لەسەری بە پێ ئەو تێرمە بازرگانی هەیە لە نێوانیانە بۆیە لە ڕاستیە ئێستا ئێرانیەکان خۆیان با بڵێن غاز فرۆشێکی هێندە گەورەنین تا شەڕ بکەن لەسەر پشکەکانی بازارە دەخوێنێت دەڵێن بۆیە ئێران پێی ناخۆشە هەرێم 1300 مێگاوات کارەبا بە عێراق دەفرۆشێ ئێران ناوێت هەرێم بێتە بەدیلی غازی ئێرانی بۆ عێراق وانە پێداویستی عێراق بۆ غازی هەرێم و بۆ غازی ئێران و ئەگەر غازی دیکەشە بێ ئەوان هەرێشتا پێداویستەکانی ئەوان پڕ ناکاتەوە بەڵێ کلێنێکی زۆر گەورە هەیە لە عێراقا بۆ ئەوەی کە کارەبا و غاز بکڕن لە عێراقا ئەگەر تۆ بە باشی 24 ساعت کارەبا دابین بکەی سەروی 40 گێگا 40,000 مێگاوات کارەبا پێویستە بە هەرێمی کوردستان و بە ئێران و بە هەموو ئەمانەوە بۆشی لە ناوخۆی عێراقا بەرهەمێنرێ لە هەموو حاڵەتەکە تا ئێستا نەتوانراوە لە 24,000 مێگا زیاتر بەرهەم بێنرێ لە باشترین حاڵەتە ئەکید ئەمڕۆ کەمتر بەرهەمێنرێ بۆیە پێداویستی عێراق بۆ کڕینی غاز زۆر لەوە گەورەترە بە ئێران و بە هەرێمی کوردستانیش پڕ بکرێتەوە بۆیە عێراق هەمیشە وەکو بازارێکی کراوە و باش و لەبار ئەمێنێتەوە هەر کاتێک ئێرانەکان غاز و کارەبایان هەبێ پێ فرۆشن بۆیە ڕەنگە لەبەر حساباتی استراتیجی لەبەر هەنێک ناکۆکی و معادلەی غازی هەرێم دەبێتە بەدیلی غازی ئێران و ڕووسی و وا تەفسیری دەکەن من ئەمێ ئەوە ڕوونکەوە رووسیا و بازاری ڕووسەکان شتێکی ترم باسی ئەوە ناکەم بەڵام بۆ ئێرانیەکان عێراق بازارڕە ئەگەر هەرێمی کوردستان پێ بفرۆشە پێداویستی عێراقیەکان بۆ غاز و کارەبای ئێران هەروەکو خۆی ئەمێنێتەوە و هیچی لە مەسەلەکە ناگۆڕێت چونکە ئەوەی کە عێراق پێویستێتی بیکڕێ بۆی کارەبا دابینکە بۆ هاوڵاتیەکانی نە بە هەرێمی کوردستان دابینەکرێ نە بە ئێران دابینەکرێت تەنانەت ئەگەر تۆڕ بەسرێتەوە بە تۆڕی کارەبای خەلیجیشو هێشتا بەوەکو کلێنە پڕ ناکرێتەوە کوتم کلێنەکە زۆر گەورەیە لە باشترین حاڵەتە عێراقیەکان ئەتوان بەبێ مۆلیدە باسی مۆلیدە ناکەم باسی تۆڕی کارەبای نیشتیمانیەکە لە سەتی پێداویستی کارەبادا ئێستا عێراق جگە لە غازی سروشتیش لایانی دیکە بەکاردێنی بۆ پڕکردنەوەی کارەبا بڵێ کارەبا لە ئێرانەکڕێ هەروەکو کارەباکە خۆی بە حازری کارەبا لە یەک دوو کۆمپانیای هەرێمی کوردستانە کڕێ کارەبا لە با بڵێن غاز لە ئێرانەکڕێ غازی خاو لێرە گوێزگەکانی بەرەمێنانی کارەبایی پێ ئەخاتە گەڕ بۆی عێراق پێداویستێکی زۆری هەیە بۆ کڕێ بۆ کە غاز و کارەبا پێداویستی ئەوە هێندە گەورەیە بە هەرێمی کوردستان و ئێرانیش پێکەوە پڕ ناکرێتەوە بە تەواوەتی مەسەلەی ڕووسەکان شتێکی ترە ڕووسەکان ڕەنگە نیگەران بن بە مەسەلەی غازی هەرێمی کوردستان ئەگەر چاوی لەوە بێ تورکیا بکاتە بازارێک بۆ خۆی یان ئەوروپا بکاتە بازارێک بۆ خۆی ڕووسەکان غازە کوچەکێکی استراتیجی بەکارێنن لەو هاوکێشە و گیر و گرفتانی کە هەیەە لەگەڵ خۆراوا بە گشتی و ئەوروپیەکان بە تایبەتەیە هەمیشە چاویان لەوەی ئەوروپیەکان وەکو با بڵێن ئەسیری ئەو بازاری ئینێرجیی خۆیان بێڵنەوە کە تا ئێستا کردویانە ینی پێیان وایە دەبێت ئەوروپیەکان هەرگیز شوێنێکیان دەست نەکەوێت لە رووسیا باشتر غاز و ئینێرجیان بۆ دابین کە غاز و بەرهەمەنەوتیەکانی دیکەش تەبەن ڕەنگە ئەمانە حەز نەکەن غازی کوردستان بگاتە ئەوروپا و
تورکیا بەڵام لە ئێستا ئەوە لە ئارادا نییە کە کەس غازی کوردستان بەرێ بۆ تورکیا و بۆ ئەوروپا تا ئێستا هەر بازاڕەکانی کوردستان و ناشان هەناردێکن لەبەر عێراق بۆی ناخۆشی ئەگەر باسی پێداوی سێرم دەکرد ڕەنگە پێویستی بە 1 میلیارد 1 میلیۆن پێسێ جابێ ئێستا 750 ئەگەر لەوەش زیاتر بێت ناتوانن هەناردێکن ڕەنگە بتوانن لە ڕووی تەکنیکی و ئەتوانن بەڵام لە ڕووی سیاسی و ئایا مۆقفی حکوومەتی فیدرالی عێراق چۆنە بێ ئەوان من ناتوانم جوابی بەمەوە بەڵام لە ڕووی تەکنیکی و بازرگانیەوە بەعکسە زۆر بە ئاسانیش ئەتوانن چونکە هەم تورکەکان هەم کڕیارێکی باشن هەم نزیکن هەم پێویست ناکە پارێکی زۆر لە ژێرخانی بۆڕی و ئەوەی جوینکردنی هەردوو وڵاتە خەرج پێ حازرە هەموو شتێک سپاس دەکەم کاک ئەحمەد سەبارەت بە ناکۆکی نێوان پارتی و یەکێتیت باس کرد ئێستا دەبین لە میدیاکانی زیک لە پارتی دەڵێن یەکێتیش خۆی دەستی هەیە لەو هێرشە وە قوبات تاڵبانیش ڕاگەیەندراوی بڵاو کردبەوە باسی لەو کردووە میدیانە بە نەفەسی شەڕی ناوخۆ کار دەکەن لە بین یەکێتی و پارتیش بڵێن ناکۆکێکی گەورە هەیە لەسەر پرسی غاز چونکە پێشتریش سەرۆکی یەکێتی هۆشداریدا بوو لە ساڵانی ڕابردوو باسی لە هەنار دەکەن دەیگوەگەر بەر لەسەر لاشەی مندا هەناردە بکرێ بڵێ وڵا هەڵبەت ئێمە پێمان وایە ئەو ململانەی کۆی ململانەیە چێتی و پارتی لە کوردستانە کوردی زۆر لاواز کردووە ململانەیە چێتی و پارتی لە پێناو بەهێزکردنی کوردستان و بە دیهێنانی دەستکەوتەکانی کورد نییە و بە دیاریکراویش ئەو ململانەیە کە ئێستا لە بینی یەکێتی و پارتی دروست بووە کە وایان کردووە بەشێکی لە ناوچەکان کە کراوە بە ناوی ناوچەی زەرد و ناوچەی سەوز و غازی کۆرومۆری یەکێتیە و نەوتی ناوچەکانی دەشتی نەینەواهی پارتیە ئەمانە هەمووی بچووکردنەوەی کووردە لە قالبدانی کووردە و سوکردنی کووردە لە بەرامبەر نەیارەکانی کورد بۆیە لە نەتیجەی ئەو ململانێ حزبێ ناشەرعیە کە زۆر بە زەرەری کورد تەواوە بێ نەیارەکانش ئەیقۆزنەوە ینی بۆ ئێستا ئەو تەسریحاتانەی هەندێ بەرپرسی یەکێتی کە هەم یەکێتی بچووکەکەنەوە هەم کورد بچووکەکەنەوە بەوەی کە بەوە ناوی غازی کۆرۆمۆرە بەنەگەر مەرجەکانیان قوبوڵ نەکرێ و جۆلێ گیراو نەبێ غازەکە ڕاگرن بۆیە نارەکانش ئەیقوازنەوە ئەمە هەر لەو ڕوانگەیەوە باسی مەسەلەیەکی تریش بکەم ئێستا خەریکە ئەو ململانەی کورد و بەغدا بێتە ململانەیەکی حزبی ئێستا ئەبینین یەکێتی و پارتی لە جیاتیەوەی بە یەک پاکێج بە یەک پلانی کوردی نیشتیمانی کوردستانی بڕۆن لەگەڵ لایەنی عێراقی بچنە گفتوگۆکانەوە لە پێناو ئامانج و داخوازەکانی کورد مفاوەزات بکەن ئەبینین بە جیاجایی کەنیانی ململانەی پارتی لەسەر بەدیهێنانی دەستکەوتە حزبەکانە ململانەی یەکێتی بەدیهێنانی سەر و کۆبار و هەندێک بەرژەوەندی تەستی حزبیە بە ناچاری وایەن لە لایەنەوە پۆسوێنەکانش کردووە بە زیادیا بچنە مفاوەزاتەوە کۆی ئەو هاوکێشەیە کورد هێندە بچووکە کاتەوە کە کەمترین پشک و مافی بەرکەوێت لە حکوومەتی داهاتووی عێراقا بەڵێ وەکو وڵاتانی هاوپەیمان پێدوایە هیچ بکەن ئێمە دەبین ئیدانەکردنێکی زۆر هەیە بەس ئیدانە هیچ لە دۆخەکە دەگۆڕێت دەتوانن هیچ بکەن چکە ساڵان ڕابردووژە وێرشانە بۆ ئیدانە هەبوو ئەمجارش ئیدانەیەکی زۆر هەبوو هیچ دەتوانێت هیچ بکرێت بۆ پاراستنیە و کێڵگەی یاخودەوەیە کە گفتوگۆی جدی بکرێت هەرێم لەگەڵ بەغدابی کە بۆ پاراستنی و پرسە بەداخەوە دەسەڵاتدارێتی کوردستان حکومڕانی کوردستان هیچ پلانێکی ئیستراتیجی نییە بۆ بەڕێوەبردننی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی نەیارەکانی کورد یعنی ئەبینین لە کوردستانە احتیاتی موچەی یەک مانگمانیە کە وایە احتیاتی موچەی چەند ساڵێکمانە وایەکە لە نەتیجەی ململانەی کورد و عێراق ئەگەر موچە ڕاگیرە ینی لایەنی کەم کورد دەسەڵاتدارانی هەرێم هەتا چەند ساڵێکە ئەبواە بیان توانێت موچە دابینکەن و موچەیان دابەش بکردایە ئەم لێدانەی کە لە غازی کۆرومۆرە درێگەر حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم دووربین بوونایە و پلانیان هەبواە لایەنی کەمە بێ هەندێک لەو غازەی کە بووەتە سەرچاوی وزە بۆ دابینکردنی کارەبا لە هەرێمی کوردستان بەشی مانجێک بەشی چەند هەفتەیەک خەزنیان نەبایە چکە بۆ خۆیان نەزان ئەو ناوچەیە بە بەردەوامی لە ژێر هەڕەشە و پەلامار و مەترسیایە ئەبینین هیچ احتیاتیان ینی احتیاتی 24 ساعتیان نەبووە ینی ئەو ئەمارگانەی کە
لە کۆرومۆر هەیە ئەوایە لە نزیک وێزگەی کارەباکان ئەمباری خەزمکردنی غازیان نەبایە بۆ هەفتەیەک بۆ مانجێک بۆ یەگەر پەلامارێکی ئەو وێزگەیە درایە پەلامارێکی ئەو ناوچەیە درا کارەبا ڕەسە نەبڕێت ینی ماوەیەکی زۆرە هەرێم شانازی بەوەکە کە کارەبای 24 ساعتی هەیە بەڵام احتیاتی ئەوەی نییە گەر یەک ڕوکێتێک گیرایە کۆرومۆر کارەبا و دەستکەوتەکان هەمووی لە ناو 24 ساعتا سقوط کاوە هەمووی نەتیجەی بێپلانی و نەبوونی بەرنمەیەکی ئیستراتیزیە وێڕای ئەوەشەوەی کە لە کۆرومۆر ڕوویداوە ماوەیە کە جۆمان لێبێ هەڕەشە لەسەر کۆرومۆرەیە لە چەند ڕۆژی ڕابردوو جۆبیستیەوە بووین و زانیاریەوە بڵاو بووە کە فڕۆکەی درون بەسەر کۆرومۆرە ئەسوڕێتەوە بەڵام هیچ احتیاتێکیان نەبووە وەکو باسمان کرد کاتی خۆی دەوڵەتی جوولەکە دەوڵەتی ئیسرائیل هەندێک جار پلانەکانی دووبارە کردەوە لە بەرپرسێکی ئیسرائیلیان پرسی وتیان هۆکار چییە کە هەندێک جارە بینین پلانەکانتان دووبارەکەنەوە لە وڵامدا وتی عەرەب مێژوو ناخوێنێتەوە دەرزە تەجروبە و شکستەکانیان وەرناگرن بۆیە زۆر ئاساییە ئێماگەر پلانەکان دووبارە بکەینەوە مەبەستمەوەیە لایەنی کوردش ینی جارێک و دوان وسیان کە لە کۆرومۆرە درێ هیچ بربەستێک هیچ پارێزبندیەکی ئەمنی و سەربازی بۆ کۆرومۆر دروست نەکردووە چه خۆی چه پێشەوەی ڕووبدا لەگەڵ لایەنی عێراقی هەندێک ڕێوشێنی کۆنکریتی و ئەمنی و سەربازی استراتیجی بگرێتە بەر کە ببێتە مای ئەوەی کە ئەو جێگا گرنگە ئەو جێگا استراتیجیە کە سەرچاوەیەکی گەورەی وزەیە بۆ کوردستان بۆ هەموو عێراق تەنانەت دوای لاتوێ ئێستا لەسەر نەخشەی جیهانی وزە ناوچەی کۆرومۆر و بەشێکی شوێنەکانی کوردستان دیاری کراوە ینی ئەو بایەخدانەی کە بە کورد و کوردستانەیە گرنگی جیۆپۆلۆتیکەکەیەتی گرنگی خاکەکەیەتی دەوڵەمەندی سەرچاوەکانە کە لە کوردستانە ینی ئەو غازەی کە لە کۆرومۆر هەیە چەند ساڵی ڕابردوو پرۆژەیەکی گەورەی ئەوروپی نێو دەوڵەتیە بوو بە ناوی نابۆکۆ بەشێکی ئەو پرۆژەی نابۆکۆیە لەسەر بنەمای غازی کۆرومۆر و هەندێک سەرچاوی تری وزەی کوردستان بنیاد نرابوو بەڵام ئەمانە کوردستان هیچ خوێندنەوەیەکی بۆی نییە هیچ پلانێکی ئەمنی و استراتیجی بۆی نییە چ بۆ بەڕێوەبردننی کوردستان چ بۆ پارێزگاریکردن لە سەرچاوەکانی وزە بەداخەوە ئەگەر بەم شێوەیە بڕواایانی ئێستا لە کۆرومۆرە درێت جارێکی تریش لێ درێت و جارێکی تریش لە سەرچاوەکانی وزا درێوە کۆوانەی کە لە چەند مانگی ڕابردوو ڕوویدا سپاس دەکەین کاک ئەحمەد کاک محەممەد و خزمەت بەڕێز سەبارەت بەو هێشەی کێکرا قەبارەی زیانەکەی زۆرە بڵین دەتوانرێت بەرەمێنان دەست پێ بکاتەوە یاخود بۆ ئەمبار بەس لەوێ هەیە کۆگاکردنی غازی شدی ماڵان بێ گازی سروشتیبی خۆم و کێڵگەکانی بڵین چەمچەماڵ و غازی بڵین بەرەمێنانی کارەبا وێزگەی چەمچەماڵ هی هەولێر هی دۆ بەسراونەوە بە بۆری وایە خۆی سێرکە لە ڕووی تەکنیکیەوە وا دیارە لە ماوەیەکی قیاسی کورتە کۆمپانیەکان داناغاز و هاوبەشەکانی کە لەوێ ئیشەکەن بتوانن پرۆسێ بەرەمێنانی غاز دەست پێ بکەن و غاز ڕەوانەکردنیش بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا دەست پێ بکەن و بۆی ئەمە لەوە ناچێ کاتێکی زۆر بەرێ ئەمە یەکێک لە خەزانەکانی غازی ئەوەی پیاڵێن کۆندنسیت گازە شلەی پێڵێن کۆندنسێت ئەوە با بڵێن بە تەواوی وێران بووە ئەو سوتاوە ئەوە سوتاوە کۆگایی کە کارەبا بەرهەم دێنێتەوەی غازی ماڵان نەکراوەتە ئامانج سێرکە ئەمە هەمووی بە تۆڕێکی بۆڕێەوە ڕەبتن بێکۆ چەند کۆگایەکی غاز گلدانەوە هەیە لە کۆرۆمۆرە یەکیان ئەمەیە کە تازێ بوو ئەمە لە چوارچەوەی ئەو 2500 کەم ئەو پرۆژەی فراوانکردنی کۆرۆمۆرە ئەمە دروست کرا ئەمە یەکەم جارە ئەم خەزانە کرێتە ئامانج لێ درێ پێشتر لە خەزانێکی کە بوو دوو جار لێ درا چاکیان کردوەوە ئیسەوە ئیشەکە بەڵام ئەمە تازە یەکەم جارە کرێتە ئامان ئەمە چاوەڕێ کرێ خۆی چاکردنێم خەزانە زۆری پێچێ بەڵام پرۆسی غاز بەرەمێنان لەسەر ئەمە پەکی ناکەوێ ئەکرێ لاینەکەی بگۆڕێت و ینی سیستەمی بۆڕی و ژەرخانی بۆڕی و نێتۆرکی بۆڕێکان لەوێ بە جۆرێکە ئەکرێ غاز ڕەوانەکردن بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا لە سلێمانی و هەولێر و دووهۆک دەست پێ بکاتۆ لە ئەمڕۆ بەیانی دەتوانرێت کۆگە لە هەرێم هەبی ئەکرێ بزەبێت ئەو نسەی کاک ئەحمەد بۆ ینی بۆ نەکراوە ینی سێرکە
نقطەی کاک ئەحمەد باسی کرد زۆر مهمە ڕاستە ئەمە بەشێکی بێپلانی و کوردبینیە کە تۆ هەموو تەنها پشت بەو خەزانە بەسی کە لە کۆرۆمۆر هەیە ئەکرێ لە تەنیشتی هەروێزگەیەکی بەرەمێنانی کارەبا لە سلێمانی چەمچەماڵ لە هەولێر و لە دهۆکیش خەزانی دیکەی غازە بێ کە حاڵەتێکی وا ڕووەدا ئیشکالی نیە لە ڕووی تەکنیکیەوە زۆر بە ئاسانی دروستە کرێ بەشی لانی کەم هەشتۆدە ڕۆژێکە تۆ غازدە بێت تا مشکلەکە لێرە چارەسەرک بێ لە کاتێکا تۆ وەزئی کەلگە بەرهەمهێنەرەکەت ئاوایە ڕۆژانە و با بڵێن لە ژێر مەترسی هەڕەشە و پەلاماری تیرۆریستیە ئەکرێ حساب بۆ ئەمە بکرێ بۆیە هەستەکەم من بەشێکی علاقەی بە کوردبینی ئەو بەرپرسانەوەیە کە کردی وزە و ئینێرجی و کارەبای هەرێمی کوردستانە بنەڕێەوە بیریان لەمە نەکردۆتۆ وەکی تر ئەکرێ لە بەرامبەر ئەمە زیانەکان چەندێکە و تا چەند گەورەیە تەبعاً ئەکید زیانێکی زۆر هەبووە بۆ کۆی گشتی منشعاتی غازی و نەوتی کۆرۆمۆر بەڵام هێشتا کە ئێمە ڕاپۆرتەکانیش دەترسێنێت زۆر هێشتا کە ئێمە راپۆرتی ئەو لیژنەیەمان نەبینیوە کە تەقیمی زەرەر و زیانەکانەکەن و ئەومان پێڵێن زیانەکان بەچی و بە چەند ئەخەمڵێنن و پرۆسی چاکردنەوە و دروستکردنەوەی ئەو خەزانە چەنی پێچێت ئەوە ئەبێ چاوەڕی ئەو لیژنەی پسپۆرەکەین تاوەکو ئەوانە بڕیار بەس وەکو ئەنی چارەسەر چییە بۆ پاراستنی و کێڵگەیار چەندە بەڕێز شارەزای ئەمنینی بەڵام ێستا باسی سیستەمی دیژە موشک دەکرێت باسی وەڵامدانەوەی گروپە چەکدارەکان دەکرێت ینی باشترین چارەسەر بۆ پاراستنی کێڵگەی غازی کۆرمۆر کە سەرچاوێکی گرنگی ئێستا کارەبا غازی شلی ماڵانە چییە؟ من نازانم من تا چەند کەسێکی گونجاوم جوابی و پرسیارە بەمەوە بەڵام ئەوەی وازەحە ئەوەیە کە ڕەنگە چارەسەرێکی سیاسی کەوا بکە لە دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق سنوورێک دابنێ بۆم گروپە چەکدار و یاخیانەی ناو عێراق کە سێکیتی پارتی دەزان کام گروپن وایە ئەکی دەزانن شکۆدڕن لە خورماتووە لە داقوق ڕێک تەنانەت منە میوارە وێنەیەکم بینیوە لە زۆر لە گروپ چاتەکانە بڵاوی پێکرا بوو ئەو خاڵی سەر نەخشەش ئەو خاڵی دیاری کردووە کە ڕۆکێتەکانی لێوە نێرداوە بۆ کۆرۆمۆر قسەی بەرپرسی حزبی گەورە هەیە میوارە بڵاوی کردە لە تۆڕێکی گرادە ئەڵێ بە موشکی گرادە سیر و چێرسم بۆکە دەڵێ لەسەر بارهەڵگرەوە دەتەقێنرێت ڕاستەکان وایە ورد هەموو وردەکاریەک ئەزان بەرپرسانی هەرێم بێگومان بەرپرسانی عێراقیش ئەزانن بەڵام ئیتر بۆ ئەمە سنوورێکی بۆ دانانێن دیارە هەنێ حساباتی سیاسی هەیە بە قەناعەتی من مەسەلەی چارەسەرکردنی ئەم ناکۆکە سیاسیانە ڕەنگە ئاسانترین و باشترین بژاردە بێ بەراورد بۆ سیستەمی دیژە موشک وڵاتانی تر هەیەە بڵێن بۆ کێڵگەی نەوتی سیستەمی دیژە موشک یاخود خەرجی زۆرەوە قەت نەبیستووە هیچ کێڵگەیەکی نەوتی بە سیستەمی دیژە موشک بپارێزرێ ئێستا تەکنۆلۆژیای شەڕ بە جۆرێک گۆڕاوە تەنانەت ئەو وڵاتانەی کە لە ئاستی دنیاە یەکەمن بۆ سیستەمی دیژە موشکی وڵاتێکی وەکو رووسیا کە لە شەڕایە لەگەڵ ئۆکرانیا سیستەمی دیژە موشکی زۆر بە قوت و پێشکەوتوی هەیە کەچی هەنێ درۆنی هەرزانبایی ئۆکرانیەکان ئەتوانێت ئەم سیستەمە دیژە موشەکەی ئەوان ببڕێت و بە سەدان کیلۆمتر درۆن و ساروخەنێرن لە ناو رووسیا کێڵگە نەوتیەکانیان مەسفا نەوتیەکانیان بردمانەکە و ئەیسووتێن و وێرانیەکە ینی ئەمە بۆ خەرجیشی زۆرە لە ڕووی مادیەوە بڵێن ئەمە بۆ رووسیا ئاوا بێت ئەبێ ئێمە چیمان پێ بکرێ ینی لە بەراورد بە ئەو ئیمکانیاتە گەورەی ڕووسەکانیان بۆیە من لە ڕاستیا یەک ناتوانم جوابی و پرسیارە بەمەوە دوو گومانەکەم لەوەی شتێکە ڕووسەکان نیانتوانی بێ بیکەن بۆ پاراستنی خاک و کێڵگە نەوتیەکانی خۆیان بە ئێمە بکرێ لە کۆرۆمۆر چارەسەری سیاسی چارەسەر ڕەنگە چارەسەری سیاسی لە ناوخۆی هەرێم بێ لەگەڵ عێراق بێ بینی پارتیوێکی تشکێشی لەسەر زۆر یەک لە ناوخۆی هەرێمە لە بینی پارتیوێکێتە لە ڕاستیە جەلەحانەیەکی مناڵانە هەیە لەسەر ئەوەی من غازم هەیە تۆ نەوتر هەیە کۆمەڵێ میدیا و با بڵێن کەناڵی گومان لێکراوی ئەوانی زۆر نزم بە زمانێکی بازاڕی زۆر نزم کردویانتە بابەتی شەڕەجمێن ئەمە زۆر مشکلەیەک نیە مەتەنیا ئەوەی تەشویشێکیان دروست کردو بۆ تێکدانی میزاجی ئامی خەڵکی کوردستان ئەگینا لە حساباتی استراتیجیە ئەم ژاوەژاوە شتێکی ئەوتۆی لەسەر بینا ناکرێت وەکی تر ئەوەی کە هەرێمی کوردستان خۆی زەعیف بووە ناتوانێت خۆی پارێزێ ناتوانێت بەرژەوەندە ئابوووریەکانی پارێزێ ئەوەی کە کاک ئەحمەد وتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئیتر لە ڕۆی استراتیجی و ئەسکەریەوە هەرێمی کوردستان پاشەکشێکی گەورەی کرد بڕێکی زۆری کێڵگەنەوت و غازیەکانی لەو ناوچانەیە کە ئێستا ئەکرێ بڵێن لە بەردەم مەترسی و
هێرش و هەڕەشایە یان با بڵێن کەوتۆتە دۆخێکی ئەوەی هێندە لاوازی استراتیجیوەکە ئەکرێ هەموو ڕۆژە هەڕەشەی لێ بکرێ ئەمە خاڵێکی تر ئەو دابەشبوونە سیاسی هەیە لە بینی پارتی وکێتیە پێگەیان لە بەغا لاوازەکە توانای دانوستاندن و مفۆوەزات و چارەسەر دروستکردنیان لەگەڵ هاوبەشەکانیان لە بەغا لاوازەکە و ئەمەی کە ئێستا هەیە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە بتوان پێکەوە بەیەک هێزۆک و تیمێک نوێنەرایەتی خەڵکی کوردستان و بەرژەوەندی کوردستان بکەن بۆیە ئەکید ئەو ناکۆکی و لاوازیانەی لە بینی پارتی وکێتی لە کوردستانە هەیە ڕنگدانەوەی هەیە لەم کێشانێشە من نازانم ئایا کام لەم معادلانە زۆر ڕۆڵی هەبووە لەوەی کۆرۆمۆر بکرێت ئامانج مەسەلەی حکومەت تەشکیلکردنی بەغا ناکۆکی پارتی وکێتی خەمونی گەرانی ئێرانیەکان یا ڕووسەکان لە پەرەپێدانی غازی کوردستان ئەم فاکتەرانە هەمووی هەیە و خەڵک حساباتی لەسەرەکە و وەکو فاکتەری پشتە و هێرشانە ئەی خوێنێتەوە ئەی بینێ بەڵام ئێمە یەک هەمومان بەشێکی زۆری خەڵکی کوردستان و عێراقیش ئەوەی کە متابعەکە دڵنیایە لەوەی کە بڕیار بەدەستانی هەولێر و بەغدا ئەزانی کێیە ئەو موشەکانەی تەقاندووە ئەمڕۆیەکە لە بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەڵێ ئەوانە لەسەر لیستی موچەی حکوومەتی عێراق موچە وەرەگرن. خۆ پێشتریش بۆ ئەو کێڵگەینەوتەکان کە بردماکەن لە مانگی حەوت لیژنە پێکات و کەسیش ڕانەگەێنراوە تەنات بەرپرسانی هەرێمیش ناوێرن نازان بۆ ناوەکانیان وەکو گروپەکان هەدەڵەن گروپی چەکدار بەرپرسانی هەرێم ناوێرن بڵێن کێیە بەرپرسانی بەغدا ناوێرن هەدەڵەن گروپی چەکدار بسەبت تەمەن کە تۆ وت و گروپی چەکدار ئەمە قسە هیچ معنایەکی نییە سەدان گروپی چەکدار هەیە لە عێراق و کوردستانە تۆ ئەبێ تەحدیدی کێ چ گروپێکە و بۆ ئەمە ئەکات تەمەنەوە گروپە چەکدارانە جیهاتێک پارەی یاونەتێ یا نردوونی ئەوە پارەژەوی شتە دەکەن ئەکرێ هەموو شتێکەکرێ ئەبێ ئەوە ڕوون بکرێتەوە بەڕاستی بۆ ڕایگشتی سپاس دەکەین کاک ئەحمەد وەکو دوا پرسیاریش سودانی لیژنەیەکی پێکێناوە لە وەزیری ناوخۆی عێراق دەستگای هەواڵگری عێراق وەزیری ناوخۆی هەرێم پێ دوای ئەم جارەش هیچ دەکرێت بەو لیژنێ چکە پێشتریش بۆ کێڵگەنەوتەکان پێکات بەڵام تاکو ئێستا لە مانگی حەوت بوو تاکو ئێستا ئێمانجامەکەمان نەبینی وە کەس زانەدرا وە چارەسەری ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. هەر ئەنجامی هەمان لیزنەکانی ڕابردوویە بێ کورد هەموو جارێک لە دوای جارێکی تر بە پێگەیەک و ئاسێکی نزمتر لە بەرامبەر عێراق هەڵسوکەوتەکە و خۆی نمایشەکە بۆیە پێمان وایە ئەگەر بمانەوێ جارێکی تر ئەمنیەتی بڵێن وزە و ئەمنیەتی کوردستان و سنوورەکانی دابین بکەین لە ڕووی ئەمنی و سەربازیەوە ئەبێ لەسەر هەموو ئاستەکان مراجعەی خۆمان بکەینەوە و پند لەو خاڵە لاوازانە وەرگرین کە لە ڕابردووە هەبووە و ئەو بۆشایە ئەمنی و سەربازیانەی کە ئێستا لە بینی هێزەکانی پێشمەرگە لە بینی سنوورەکانی هەرێم و نەیارەکان هەیە لەگەڵ بەرامبەرەکان هەیە ئەبێ و بۆشایانە پڕکەینەوە بە تەنیا بە خۆمان ناکرێت دیارە بە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی عێراقەکرێ من پێم وایە لەسەر سێ ئاستە ئاستی یەکەم شێوازی حکومڕانی هەرێم و هەڵسوکەوتکردنی لەگەڵ ئەم پرسە ئیستراتیجی نەتەوە یانە بێ گۆڕانکاری بەسەر بێ بە شێوەیەک لە مامەڵەی حیزبیەوە بکرێتە مامەڵەیەکی دامەزراوەی نیشتیمانی کوردستانی خاڵێکی تری جەوهەری شەوەیە کە ئەو پێشکەوتنانەی کە ئێستا لە دنیا هەیە لە ڕووی تەکنەلۆجیای سەربازیەوە هیچ کامێکی بوون و وجودی نییە بەدەست کوردەوە هەوڵ بدرێوانە دابین کرێ و خاڵی سێەم ئەو شوێنانەی کە بوونەتە هەڕەشە بۆ سەر و ناوچانە کە لێوە پەلامارە درێ ئەبێ کورد تەواجدی هەبێ بە هەر شێوازێک بێ لەگەڵ لایەنی عێراقی بگەناوەی هێزی هاوبەش لەو ناوچانە هەبێ ئەگەرنا وەکوەی کە ئێستا تەنها لایەنی عێراقی لێ بینین دووبارە و سێبارە و چەندین بارا بێتەوە هێرش و پەلامارانە ئەو لیزنانش کە لە ڕابردووە پێکێنراوە و هیچ ئەنجامێکی و تۆی نەبووە تەنانەت بڵێن ئەو لایەنانە کە ئەو هێرشانیان کردووە ناوێنیان ئاشکرا نەکردووە بۆیە ئێستا بینین دووبارە بێت. سوپاس دەکەین کاک ئەحمەد عەزیز شارەزای سەربازی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی هەروەها کاک محەممەد حوسێن شارەزای واری وزە سواسی جەنابش دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.